ئێمە ئەو دەرەنجامی تا ئێستا پێگەیشتوین ئەم نەخۆشیە نەخۆشیێکی گوازراوە نییە. ئەو کەسانەی کە توش بوون بە جۆرە ڤایرۆس و کەڕوویەک توش بوون کە ئەم ڤایرۆس و کەڕووە لە خەڵکی ئاساییدا ڕوو نادات، تەنها لەو کەسانەدا ڕوودەدات کە مەناعی لەشیان کەمە، واتە بەرگری لەشیان کەمە. ئەمەش لە هەندێک حاڵەتە ڕوئەدات، واتە کەمبوونەوەی بەرگری لەش لە هەندێک حاڵەتایە. یەکێک لەو حاڵەتانە یعنی یەکێ لەو حاڵەتانی کە دابەزینی مەناعی لەش ڕوئەدات بریتیە لە ژەهراوی بوون بە هەندێک نەوەعی خواردن. مەبەستیشمان لە ژەهراوی بوون بە هەندێک نەوەعی خواردن. ئێمە ڕۆژانە لەو حاڵەتانە ئەبینی لە نەخۆشخانەکاندا هەندێکیان بەخۆی خواردنی پیس بووەوە کە هەندێک نیشانی جیاوازی لێ دەرەکەوێت. هەندێک جار هەیە نەخۆشەکان بە سکچوون یا بەڕشانەوە یا بە ئازاری سک ئەم نیشانیانیان لەسەر ڕوئەدات. ئەمەش کە لەناو ئەم عایلێشدا هەبووە تا ئێستا ئەویش جۆرە ژەهراوی بوونێکی خواردنە کە بۆی هەیە کۆمەڵێک ئەسبابی هەبێت.